بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. ئەم تەوەرەی بەرنامەکەمان تایبەت کردو بە چۆنێتی بە گەڕخستنی سەرمایە. هەمیشە ئێمە وا تێگەیشتوین کە سەرمایە بریتیە لە بڕێک پارەی زەبەلاح کە لە لای کەسێک کەڵەکە دەبێت ئەو کاتە پێوترێ بڕێک لە پارەی سەرمایە. بەڵام بەپێی زانایانی ئابووری باز لەوە دەکەن سەرمایە مەرج نییە بڕەکەی زۆر بێ، بەڵکو بیرۆکەی بەگەڕخستنیم سەرمایە گرنگە بۆ ئەوەی ئەو سەرمایە زیاد بکات. هەمیشە دەوترێت سەرمایە لە $1000ەوە پێوترێت سەرمایە، بەڵام چۆنێتی بە گەڕخستنیم سەرمایە زۆر گرنگە، پێویستی بە پلانە، پێویستی بە پرۆژێ، پێویستی بە بیرکردنەوەی تا سەرمایەکەی تا زیاد بکەیت. هەروەها لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە بزانین چۆن سەرمایەکانمان بەگەڕ دەخەین، لە چیدا بەگەڕی دەخەین و ژینگەی بەگەڕخستنی سەرمایەکەمان لەکوێدایە، پێویستە بەپێی ئەو ژینگەیە سەرمایەکەمان تەرخام بکەین بۆ بەگەڕخستنیان. و بەپێی ڕای بەشێکی زۆری ئابووری ناسان پێیان وایە کە هەمیشە سەرمایە کاتێک سەلامەت و لە ڕووی ئەمنیەوە سەرمایەکە ئەتوانێت زیاد کات و سەلامەت دەبێت، ژینگەی بەگەڕخستنی سەرمایەکە پێویستی بە استراتیژیەکی زۆر هەیە لەو ژینگەیە کە تۆتەوێ ئەو پارەیە بەگەڕ بخەیت. من هیچی تر کات بە پێشەکێکەمەوە ناکوژم، چەند هەواڵێکی ئابووری وەکو هەمیشە هەمانە، دواتر لەگەڵ هەم میوانەکەم بەیەوە ناسێنم، دواتر هەم شەنوکەوی بابەتەکە دەکەین. یەکەم هەواڵمان لەبارەی نرخی نەوتەوەیە. نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە. بۆی چارەسەربوونی کێشە بازرگانیەکانی نێوان واشنگتن و پەکین، نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان بەرزبوونەوەیەکی ئێژگا زۆری بەخۆوە بینیوە. بە جۆرێک نرخەکەی نزیک دەبێتەوە لە تێپەڕاندنی بەرزترین نرخ کە لە 3 مانگی ڕابردوودا بەخۆیەوە بینی بێت. بەپێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیتەرس، ئەمڕۆ نرخی نەوتی خاوی برنت $1.2 زیادی کردووە. لە دوایین مامەڵەشدا بە $65.22 مامەڵەی پێوە کراوەتە بە ڕێژەی لە 1.6 بەرز بووەتەوە. نرخی نەوتی خاوی تەکساسی ئەمریکاش 89 سنت زیادی کردو بە $6.7 مامەڵەی پێوە کراوە. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ڕایگەان لەگەڵ چین گەشتوونەتە ڕێکەوتنێکی زۆر باش. ئەوان گۆڕانکاریکی بنچینەی زۆریان پەسەند کردووە لەگەڵ کڕینی بڕێکی زۆر لە بەرهەمی کشتتوکاڵی و وزەی وڵاتەکەیان. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاشی گەیان ڕێژەی لە 125 باجی سەر کەلوپەلەکان وەک خۆی دەمێنێتەوە و گومرگی زیادە ناخێنە سەر کەلوپەلی چین. بەوەی ڕێکەوتنی چین و ئەمریکا نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان بە ڕێژەیەکی بەرچاو بەو هۆیەوە بەرز بوو. هەواڵی دووەمان لەبارەی بودجەی عێراقەوەیە. بودجەی عێراق 48 تریلیۆن دینار کورتێنانی دەبێت. ئەندامێکی کورد لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیان هەرچەندە لە بودجەی عێراق بۆ ساڵی 2020 نزیکەی 48 تریلیۆن دینار کورتێنان هەیە، بەڵام ئەوە وەک کێشەیەک نابینین و دەڵێت هیچ ساڵێک کورتێنانی بودجە نەبووەتە کێشە، چونکە بە بودجەی پرۆژەکانی وەبەرهێنان پڕکراوەتەوە. شیروان میرزا ئەندامی کورد لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیان بەپێی ئەو زانیاریانەی وەرمانگرتووە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 نزیکەی 48 تریلیۆن دینار کورتێنان هەیە، بەڵام ئەو کورتێنانە لە واقعدا بوونی نییە، چونکە پرۆژەکانی وەبەرهێنان بەشێکیان جێبەجێ ناکرێن و بەوەش بودجەکەیان بۆ کورتێنان دەچێت. ئەندامە کوردەکەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پێی وایە پەسەندکردنی پرۆژە یاسای 2020 لە پەرلەمان بکرێتە ساڵی ئایندە و دەژڵێت هەموو بۆچوونەکان لەسەر ئەوە کۆکن کە سەرۆکوەزیرانی ئایندەی عێراق پرۆژە یاساکە بنێرێتە پەرلەمان. ئێمە ژۆک پەرلەمانتاران جگە لە چاوەڕوانی شتێکی دیکەمان لەدەست نایێت. بودجەی 2019 عێراق کە لە 132 تریلیۆن دینار بوو، 27 تریلیۆن دینار کورتێنانیە بوو، بەڵام وەک شیروان میرزا دەڵێت لە واقعدا کە ئێستا لە کۆتایی ساڵەکەداین نەبووەتە کێشە، چونکە بە پارەی بەشێک لە پرۆژەکانی وەبەرهێنان
ئەو کورتێنانە نەهێڵدراوە. بودجەی عێراق بۆ ساڵی 2020 نزیکەی 163 تریلیۆن دینار خەمڵێنرا و 48 تریلیۆن دینار کورتێنانی هەیە. هەواڵی کۆتاییمان ژمارەیەک لە کۆمپانیەکانی بواری پەیوەندیکردن لە بەرامبەر نەگەڕانەوەی ئەو بڕە پارە زیادەی لە فرۆشتنی کارتی مۆبایل وەریدەگرن ڕوبەڕووی سزا دەبنەوە. ئەندامێکی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانیش ڕای دەگەێنێت کە هەندێک لە کۆمپانیەکانی پەیوەندیکردن تاوانی گەورەیان ئەنجام داوە. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بەشێک لە کۆمپانیەکانی پەیوەندیکردن تاوانی گەورەیان ئەنجام داوە. بەپێی یاسای بودجە ئەو پارەی پێشتر لە ڕێگەی باجەوە بڕیاردرا لێیان وەربگیرێت لەگەڵ ئەوەی لە سەر هاوڵاتیان زیادیان کردووە بەڵام نەیان گەڕاندوێتەوە بۆ حکوومەت. ئاماژەی بۆش کرد پێویستە کۆمپانیەکان ئەو بڕەپارەی کە وەریان گرتووە بیگەڕێنەوە بۆ حکوومەتی عێراق. لە بودجەی 2020دا کۆدەنگیەکەیە بۆ ئەوەی سزای توندی سەر کۆمپانیەکان زیاتر بکەین. سەبارەت بە سزادانی کۆمپانیەکانی پەیوەندیکردن هۆشیار عەبدوڵڵا باسی لەوە کردووە لە بودجەی 2019 ژمارەیەک مادە دیاری کراون بۆ سزادانی کۆمپانیەکان. وتیشی یەکێک لەو خاڵانەی کاری لەسەر دەکەین لە ڕێگەی پرۆژەی تایبەت دەبێت باڵانسی مۆبایل وەکو پێشتری لێ بکرێتەوە. سەبارەت بە ئەرزانکردنی نرخی کاتی پڕکردنەوەی باڵانسی پەیوەندیکردن ئەو ئەندامی پەرلەمان وتوێتی یەکێک لەو خاڵانەی کاری لەسەر دەکەین لە ڕێگەی پرۆژەی تایبەتەوە دەبێت کارتی باڵانسی مۆبایل وەکو پێشتری لێ بکرێتەوە. دووبارە سڵاوتان لەبێ. وەکو باسم کرد لە پێشەکە چۆنێتی بە گەڕخستنی سەرمایە دەکەینە تەوەری سەرەکی بەرنامەی ئەم شەومان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەبوبەکر پێنجوێنی خاوەنی بڕوانامەی دکتۆرە لە ئابووری ئیسلامیدا. دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ جەناب. زۆر سپاس. ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم سەرمایە دەبێت قەبارەکەی گەورە بێ پێوترێ سەرمایە یاخود بڕێک لە ئابووریە دیاری کراوە بڵێ لەم بڕەوە پێوترێ سەرمایە یاخود نەخێر لە چەنەوە پێوترێ سەرمایە لە چەند پارەکە پێکات پێ سەرمایەکە پێکات پێ پێوتێ سەرمایە. بسم الله الرحمن الرحیم. بەپێی ئەو داتا و زانیاریانەی کە ئەمڕۆ لەبەردەستن لە چوارچێوەی کۆمپانیا زەبەلاحەکانی خاوەن پشک و بەشدار بوو لە ڕووی پشکداریەوە $1000 ئەکرێ بڵین سەرمایەکی گرنگی جێگەی بایەخە کە مرۆڤ بتوانێت بە بایەخەوە بیخاتە چوارچێوەی وەبەرهێنانێکی تەندروستەوە و پلانێکی وردی بۆ داوڕێژێت لەو ڕۆوە. بۆیە $1000 لە ئەمڕۆیە سەرمایەیەکە کە پێویستی بەوە هەیە خاوەنەکەی هوشیارانە بتوانێت و بزانێت چۆن ئیدارەی بکات لە بواری وەبەرهێنان و خستنە گەڕی لە چوارچێوەی ئیستسمارە بە شێوەیەکی. کەواتە بەو پێ بێت هەمومان سەرمایەداری. گومانیتیانە زۆرینەمان سەرمایەدارین ئەگەر نەشڵێن هەمومان. بەڵام بۆچی زۆرینەی هەژارن؟ بێگومان بابەتی هەژاری و دەوڵەمەندی بابەتێکە کە لەسەر ئاستی جیهان قسەی لەسەر کراوە کە ئەو قسەکردانە بەداخەوە پێمان ناڵێن ڕێژەیەکی زۆر لە خەڵک کە تەنانەت ڕێژەکە ئەوەندە بەرزە مرۆڤ بە ئاسانی ناتوانێ باوەڕی پێ بکرێ کە ڕێژەی لە 194 خەڵک بۆ سەرەوە لە ڕووی داراییەوە بە خەڵکێکی نەخوێنەوار هەژمارەکرێن. تەنانەت ئەوانش کە دەرچووی زانکۆکانن نەک خەڵکە ئاساییەکە. خۆشبەختانە خوێنەواری دارایی ڕەنگە زۆر ڕەبتی بە خوێنەواریشەوە نەبێت. مەرج نییە کەسی خوێنەواری دارایی خاوەنی بڕوانامەی دارایی بێت. و ئەوەی کە داتاکان پێمانەڵێن ئەوەیە کە مرۆڤەکان شانسی دەستکەوتنی پارەیان بە ڕێژەی لە 195 بۆ سەرەوە هەیە. بەڵام ئەو ڕێژەیە کە ئەتوانن خوێنەواری دارایی بن و سەرکەوتوانە ئیدارەی داهات و پارەکانی خۆیان بکەن کەمتر لە 100 دەن. بۆیە لە 195 تا دە یعنی لە 185 ئەو پێنجەی تریش بخەرەوە سەری زیاتر لە 190 خەڵک ئەکرێ وەکو نەخوێنەواری دارایی مامەڵەیان بکەین و سەیریان بکەین.
و خۆشبەختانە ئەو ڕاپرسی و بە دوواداچوونە زانستیانە لە ناو هەرێمی کوردستانیشە ئێستا لە ئاستی زانکۆکانە وەکو زانکۆی ئەمریکی و زانکۆکانی دیکەش بۆتە جێگەی بایەخ. ڕەنگە هەندێک ڕاپرسی کرابێت کە نەک لە ناو خەڵکە گشتیەکەی ئێمەدا بەڵکو لە ناو دەرچووەکانی زانکۆمان بۆ ساڵەکانی 2016 بۆ 17 بۆ 18 بۆ 19 ئەمانە لە 185 بۆ 90یان بەپێی ڕاپرسی و پرسیارە جەوهەریەکان لەو بوارەیە بە خەڵکێکی نەخوێنەوەری دارایی هەژمار کراون. هۆکار چییە دکتۆر؟ هۆکارەکە ئەوەیە کە زانستی دارایی لە خودی خۆیان زانستێکی نابەرجەستەیە. ئێمە ئەمڕۆ لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ڕاوێژی یاساییەوە، لە ڕووی ئەندازیاریەوە ئەگەر پێویستمان بەکردنی خانوویەک بێ ناچارەکرین و تێگەیشتنی خۆشمان گەشتوتە ئاستێک بەبێ نەخشەیەکی تەلارسازی، بەبێ نەخشەیەکی بنەڕەتی ناتوانین دەست بۆ کردنەوەی خانوویەک بەرین. ئەگەر کێشەیەکی یاساییمان هەبێ بەبێ گرتنی پارێزەر و ڕاوێژ بە پارێزەر بەلای کەمەوە ناتوانین بچین کەیسەکەی خۆمان تەبەنی بکەین. ئەگەر گرفتێکی تەندروستیمان هەبێ ڕاوێژ بە پزیشکێکی پسپۆڕی بواری کێشە تەندروستیەکەی خۆمانەکەین. بەڵام هەمومان لە مەجای داراییە وا ئەزانین لێی ئەزانین بەڵام لێشی نەمانزانیوە و لێشی نازانین. هۆکارەکە ئەوەیە کە زانستی دارایی نەبۆتە جێگەی بایەخ لە ناو ئێمەیە لە کاتێکە کە لە 194 کۆمپانیاکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لە بواری کارکردنی خۆیانە بەلای کەمەوە ساڵانە یەکجار ڕاوێژەکەن بە ڕاوێژکارە داراییەکان و لە 190 بۆ سەرەوەی خەڵک لە ئەوروپا ئەگەر بیەوێ $1000 لە سەرمایەکەی خەرج بکات کە ئەگەر بکاتە لە 110 سەرمایەکەیشی بەبێ پرس و ڕاوێژی دارایی خەرجی ناکات. زۆر جوانە. باش ئێستا چۆن لە هەرێمی کوردستان بابینە سەر کورد چۆن سەرمایەکەی بەگەڕ بخات؟ بێگومان بەگەڕخستنی سەرمایە و سەرمایە گوزاری تێگەیشتنێکی وەکۆڵەی ئاوەزیە ڕەبتی بە عەلاقە و ژیری و هوشیاری ئینسانەوە هەیە و ئێمە بۆ ڕاستکردنەوەی ئەم بابەتە و دەستبردن بۆ ئەمە بە قسەی یەکێک لەو کەسانەی کە خەڵاتی نۆبڵی لە بواری زانستی ئابووریا و هەرگرتووە لەم ساڵانەی ڕابردووی نزیکە کە ئەڵێ هەژاری گرفتێکە لە دەرەوەی مرۆڤانیە بەڵکو لە خودی مرۆڤ خۆیەتی و بە دیاریکراوی لە بینی هەردوو گوێ و پشتەسەری خودی خۆیەتی واتە بیرکردنەوەی خودی مرۆڤ جاری وا هەیە بەرەو هەژاریمانەبات و نمونەیەکی بەرجەستا هێنێتەوە ئەڵێ بۆ نمونە ئەگەر ئێمە 10 کەس بهێنین وەک یەک سەرمایەیەک لە بدەین بەدەستیانەوە وەک یەک دەرفەتی کاریشیان بۆ بڕەخسێنین بەڵام لە ساڵی داهاتوو ژمێرەی کۆتایی ساڵی وەبەرهێنان و کارکردنەکەیان مەرج نییە هەمووانیان یەک نەتیجە و وەڵام بدەن بەدەستمانەوە ڕەنگە هەیان بێ هەر سەرمایەکەشی لە دەستدا بێت هەشیان بێ توانی بێتی پارێزگاری لە سەرمایەکەی بکە هەشیان بێتوانی بێتی بە ئاماژەیەکی تەندروست بە پێی گەشەی ئابووری ستانداردی جیهانی توانی بێتی سەرمایە گوزاری بکات کەواتە ئێمە بۆ بەگەڕخستنی سەرمایەکانمان سەرەتا پێویستمان بە بەگەڕخستنی هوشیاری و ئاوەزی خۆمان هەیە لە ڕاستیە ئەبێ خۆمان بڕیاری گۆڕانکاری لە خۆمانە بدەین لە ڕووی تێڕوانینمان بۆ ماڵ و دارایی لەو ڕوانگەیەوە کە ماڵ و دارایی بڕبڕەی پشتی خۆشگوزەرانی و بەردەوامی ژیانی مرۆڤەکانە لەو ڕۆوە کە ماڵ و دارایی هاوبەشێکی سەرەکیە لە تێکڕایهێنانەدی خەون و خەیاڵ و ئومێد و هیواکانی ئێمە ئەگەر بمانەوێ خانوویەکمان هەبێ ئەگەر بمانەوێت ژەمە خواردنێکی باش بخۆین ئەگەر بمانەوێت جلوبەرگێکی باش بپۆشین ئەگەر بمانەوێت چارەسەری نەخۆشیەکەمان بکەین ئەگەر بمانەوێت کۆلێژ و قۆناغێکی خوێندن بەسەر کەوتووی تەواوکەین دیوی دووهەمی هەموو ئەم ئومێد و خەونانەی ئێمە
پشگیری داراییە بەمانایەکی تر توانای داراییە ئەوەندەی کە خەڵکی ئێمە توانای بەهەدەردان و خەرجکردن و بەفیڕۆدان و چاولێگەری و لاساییکردنەوەی هەیە ئەوەندە ڕوحی هوشیاری داراییمانتیانە کە دەرفەتمان بۆ بڕخسێنێ بە شێوەیەکی گشتی ئێمە بتوانین سەرمایە گوزاری بکەین. زۆر باش. کەواتە دکتۆر ئەمەوێت بپرسم کە مرۆڤ دەبێت لە سەرەتایە بۆی سەرمایەکەی بەگەڕ بخاستجا سەرمایەکەی زۆر بێ یاخود کەم پێویستە زانیاری هەبێت یاخود نا ئیتر شتێکی هاتە بەردەست زانیتی پێویستی بەم پارەی و سەرمایی تیا بکات ئیتر لە خۆیەوە دەست پێ بکات یانە بێت زانیاری تەواو وەرگێت. بێگومان هەر مرۆڤێک ئەگەر هیچیشی نەبێت نەک ئەگەر پارەی هەبێت ئەگەر هیچیشی نەبێت هەر وەکو چۆن پێویستەکە ڕاوێژی پزیش بکات لە کاتی نەخۆشکەوتنە لە کاتی بێپارەیە زۆرتر لە کاتی پارەدار بوون ئێمە پێویستمان بە ڕاوێژی دارایی هەیە لەبەر ئەوە ڕاوێژکاری دارایی لە وڵاتی ئێمەیە تا ئەمڕۆ نەبۆتە جێگەی بایەخ بەداخەوە لە کاتێکا کە ئەگەر ئێمە سەیری گەشە و پێشکەوتنی هوشیاری دارایی ڕۆژئاوا بەگشتی بکەین لە ناو ڕۆژئاوایە لە ساڵی 2018 سەدەهەمین ساڵی بنووکی ئیدخاری تێپەڕێنرا بانکەکانی پاشەکەوتکردن بانکەکانی داڕشتنی پلانی دارایی و پلانی دارایی ڕیشکێکی قوڵی لە ناخی مرۆڤایەتیە هەیە یعنی کتێبی گەورەترین دەوڵەمەندترین کەسی بابل کە مێژوەکەی بۆ نزیکەی 5,000 ساڵ ئەگەڕێتەوە لە ئێستای ئێمەیە بەبایەخەوە ئەو ئیش لەسەر داڕشتنی پلانی دارایی ئەکات کە مرۆڤەکان مەحاڵە بەبێ بوونی پلان و ڕاوێژی دارایی ببن بە خاوەنی سەرمای پێویست بۆیە ئێمە ڕێنمایی ئەوەکەین کە بە قەدەر ئەوەی لە کاتی کێشە یاساییەکانە وا ئەزانین پێویستمان بە ڕاوێژکاری یاسایی هەیە بە محامی لە کاتی نەخۆشکەوتنە پێویستمان بە ڕاوێژی پزیشکە پسپۆڕەکان هەیە لە کاتی بوون و نەبوونی داراییمانە پێویستمان بە ڕاوێژی دارایی هەیە و ئەبێ لە ڕێگەی ڕاوێژکاری داراییەوە ئێمە پلانی دارایی تاکەکەسی لەسەر ئاستی تاکەکەس لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمپانیاکان لەسەر ئاستی کەرتی تایبەت و گشتی بەبایەخەوە بڕوانینە ڕۆڵ و ڕێنماییەکانی ڕاوێژکاری دارایی بە شێوەیەکی گشتی. جوان زۆر باشە. دکتۆر ینی ئێستاگەر کەسێک وەکو بەڕێز لە سەرەتایە باست کرد لە $1000 هەی بێت بەر لەوەی پرسیارەکە بکەم دکتۆر دەوترێت کۆمەڵگەی کوردی ئێمە حەزی لە پارە خەواندنە پارەدانانە لە سوچی ماڵێکە حەشاری بە بیر ناکاتەوە ئەم پارەیە بکاتە ئەم پارەیە زیاد بکات بۆچی ئەم تێگەیشتنە لە لای تاکی کورد لە لای خێزانی کورد زۆرترە پارە زۆرتر هەڵەگیرێ پارە زۆر نابرێتە دەرەوەی ماڵ بۆچی؟ بۆ ئەوەی کە من دلیلێک لە واقع بێنمەوە بۆ جەنابێت کە ئەم قسە پڕاوپڕ ڕاستە ینی خەڵکی ئێمە لە بیری شاردنەوەی پارە و حەشارکردنی پارەدایە لەو کاتەوەی کە بە دیاریکراوی پاشەکەوتی موچەکردن حەساری ئابووری نەبوونی هەژاری هەرچی ناو ئەنەیت لە 2014 و 15 بۆ دواوە تا ئێستش کە شوێنەوارەکەی لەسەرمان ماوە ینی پڕفرۆشترین شت لە هەرێمی کوردستان قاسە بووە کە وەزیفەی ئەساسی قاسەش بەندکردنی پارەیە بێگومان ئەگەر ئێمە هەر وڵاتێ هێزی سەربازیەکەی خۆی بەند بکە ئەگەر دوجاریش بە شەڕ بێ لەگەڵ بەرامبەر و نایەرەکانیان بێجگە لە شکست هیچی تری دەست ناکەوێت بۆیە بەشێک لەم شکستە ئابووریە و بەشێک لەم نەبوونی خزمەت گوزاریەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ئەستۆی حکوومەت نییە بەتەنیا بەڵکو لە ئەستۆی هاوڵاتیانیشایە لەو ڕۆوە کە هاوڵاتیان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە بەندکردنی پارە و داهاتی تاکەکەسی و خێزانی خۆیان ئێمە هەندێک ڕاپرسی هەیە لە ناوەندەکانی خوێندن و زانکۆکانە
ژمارە و ئاماژەی مەترسیدارمان پێڵێت. بۆ نمونە پێمانەڵێ لە هەرێمی کوردستانە زیاتر لە 6 ملیارد دۆلاری پاشەکەوتمان هەیە بە شێوەی حەبسکرا و هەڵگیرا و لە گیرفان و لە کەنتۆر و لە ناو سەرین و لە قاسە و لە ژێرزەمین و لە هەر کوێیەک نازانم خاوەنەکەی حەشاری داوە. لەسەر ئاستی عێراقا زیاتر لە 40 ملیارد دۆلار پارەی پاشەکەوت کراومان هەیە کە ئەمە مەترسیەکی گەورەیە لە دووسێ ڕووەوە. یەکەم لە ڕووی خاوەنی پارەکەوە. خاوەنی پارەکە ئەگەر پێی وابێ شاردنەوەی پارەکەی خزمەتی پێەکە بێگومان خزمەتی پێ ناکە، چونکە یەکێک لەو مەترسیانەی کە ڕوو لە پارەکە مەترسی تەزەخومە، هەڵاوسان و لە دەستدانی بەهای ئەم پارەیە. خۆشبەختانە ئێمە لە عێراق و کوردستانە کەمترین ڕێژەی هەڵاوسانمان هەیە بەراورد بە وڵاتەکانی دراوسێمان وەکو ئێران و تورکیا و سووریا. لەگەڵ ئەوەشە ئێمە لە ئێستاە ڕێژەی هەڵاوسانی ساڵانە لە 105 لەسەر مستەوای عێراق و کوردستان. کەواتە ئەگەر بەڕێزێک لە ساڵێکە 10,000 دۆلار دابنێ لە کۆتایی ساڵەکە 9,500 دۆلاری بۆ ماوەتەوە لە ڕووی بەها و قیمەتەکەیەوە. ئەگەر کەسێکی موسڵمان و پابند و لە خواترسیش بێ ئەوە بێگومان نەبێت لە 102.5 بداتە زەکات، کەواتە لە 107.5 لە ساڵێکە بەهای پارەکەی لە دەسەدا. بۆیە ئەمە مەترسیەکی گەورەیە لە ڕاستیە. هەندێک لە ئابووریناسان لەسەر ئاستی دنیا پێشنیاری ئەوەیان کردووە کە پارە تەرقیم بکرێت. یعنی پارە هەروەکو چۆن کاڵا و شمەک و خۆراکەکان تەریخێکیان بەروارێکیان لەسەردا ئەندرێ، بەرواری دەرچواندنیان، بەرواری کۆتایی هاتن و بەکارهاتنیان بۆ خواردن و بەکاربردن چۆن دیارەکرێ. ئەڵێن بۆ ئەوەی پارە لە چنگی مەترسی هەڵگرتن و شاردنەوە ڕزگار بکەین، ئەبێ ئەویش بە هەمان شێوە تەرقیم بکەین بۆ ئەوەی هەر بۆ نمونە هەر فئەیەکی کاغەز بۆ 5 ساڵ بخوا، بۆ 10 ساڵ بخوا، بۆ ئەوەی خاوەنەکەی نەتوانێ بە ئاسانی لە شوێنێک دای بنێ و لە بیریکە. ئەمە لە ڕوویەکەوە لە ڕووی ئابوووریەوە بێگومان مەترسی تری کۆمەڵایەتیشی هەیە لەوە چێ ئەم پارەیە بدزرێ. ئێمە لە هەواڵەکانە لە سۆشیال میدیایە بیستومانە کە لەم شارەی ئێمەیە لە یەک ماڵە 160,000 دۆلار دزراوە، زیاتر لەو پارەیەش دزراوە لە چەندەها جارە. ئەمە دووبارە بۆتەوە بێگومان ئەمەش مەترسیەکی ترەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە. هەمیشە خاوەنی پارە یعنی خۆی حەشارەدا لە سوچێکەوە بە تایبەتی ئافرەتەکان لە کاتی دێنی و گەشت و گەڕانیانە ئاڵتونی خۆی و مناڵەکانیان و هەروەها پارەی خۆی و هاوسەرەکەی و دەوروبەرەکەی کە متمانەی پێکردووە وەکو دێوەزمەیەک لە باوەشی گرتووە. ئەمە بۆ خۆی لە خودی خۆیان لە ڕووی ئاسایشی کۆمەڵایەتیشەوە تۆمە ترسید بۆ دروستەکە. لە ڕووی ژیاریشەوە کە ئێمە ئەرکی ئاوەدانکردنەوەمان لەسرە وەکو خوای گەورە لە قورئان ئافەرمێ هو ئەنشأکم من الأرض واستعمركم فيها. ئەلف و سین و تا بۆ تەلەبە، یعنی خوا داوای ئاوەدانکردنەوەی گەردوونمان لێەکە. ئەمڕۆ خەڵکی ئێمە هاوڵاتی و حکوومەت پێکەوە یعنی لە خەمێکی گەورەی نەبوونی خزمەتگوزاری سەرەتاییەکانی وەکو ڕێگاوبانەکانمان کە بۆتە دیواری مەرگ، وەکو خزمەتگوزاری کارەبا کە بە مۆلیدە و بە حکومی و بە هەموو توانەکانی هاوڵاتیشەوە ناتوانین لە 170 پێویستەکانی خۆمان دەستەبەر بکەین کە هەموو ئەمانە ئەتوانین بەو پارە حەشاردراوانە بە ڕێگەی سیستماتیک و پرۆژەی هاوبەش ئیشیان لەسەر بکەین. و لە ڕووی شەرعیشەوە ئەوەندەی کە من سەرنجم لە قورئانی پیرۆزدا بێت خوای گەورە بە دوو ئاراستە داوای بەخشین لە مرۆڤەکە. ئاراستەیەکیان هەمیشە تەقیدێکی بۆ دائنێ، منی تەبعیضی بۆ دائنێ، وەکو فەرمێ وأنفقوا مما رزقناكم، کە ئەم بەخشینە بەخشینی سەدەقەیە، یعنی خێرکردنە. بەڵام هەندێک بەخشینمان هەیە منی تەبعیضی تیان نییە. بۆ نمونە خوای گەورە فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل. تا کۆتایی ئاەتەکە لێرەیە کە منی تەبعیضی بۆ نەهاتووە و دەیان ئاەتمان هەیە بەبێ منی تەبعیض بە بڕوای من ئەمە ئاماژەیە بۆ بەخشین لە چوارچێوەی ئیستیسمارە، چونکە ئیستیسمار لە ئیسلامە ڕێگەی ڕێزی لێگیراوە، بەهایەکی گەورەی دراوەتێ، مرۆڤی وەبەرهێن، مرۆڤی بازرگان، مرۆڤی خاوەن پیشە حرمەتی زۆری لێگیراوە، شکۆی بەرز کراوەتەوە بۆ ئاستی ئەنبیا، بۆ ئاستی سدیقین
و بەڵێنی گەورەی لە قورئان و لە سونەتی پێغەمبەر پێدراوە بە لێخۆشبوونی خوای گەورە بە چاوپۆشی لە هەڵە و ناتەواویەکانی کەواتە لێرەوە ئیستیسمار ڕۆڵێکی گەورەی هەیە لە ڕووی تەشجیعی ئاینیەوە و هەروەها پێچەوانەکەیشی کە تەکنیزە شاردنەوە و حەشاردانە خوای گەورە ئاماژاکە يا أيها الذين آمنوا إن كثيرا من الأحبار والرهبان ليأكلون أموال الناس بالباطل والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله كلويش أخوش بختانا من تبعيزي بو بكارناتوا بأشكرا فرمي أواني كمالو دارايا كيان أشارنا وناي بخشن لريقي خوايا يعني استثماري ناكن وبرهناني بيناكن لە چوارچێوەی خزمەتگوزاری و پرۆژەی بوونیاتنان لە وڵاتەکەی خۆیانە ئەوە خوای گەورە قورسترین هەڕەشەیان لە یەکا بەوەی کە ئەم ماڵە ئەبێتە ئاگرێکی سوورکراوە لە ڕۆژی قیامەتە ڕوخساریان تەنیشتیان پشتیانی پێداخەکرێ پێشیانەوترێ ئەمە ئەو ماڵ و داراییەیە کە خۆتان هذا ما کەنەستم ئەمە ئەوەیە کە خۆتان حەشارداندا بوو لە ڕۆژی قیامەت ئەگەر ماڵی حەڵاڵی خۆشی بێت تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ مەترسی و هەستیاری زۆری مامەڵەی لەگەڵ سەروەت و سامانی مناڵی بێباوک مناڵانی هەتی و هێشتا لەوەشە کۆڵی نەداوە فەرمێ ئیتەجروا فی ئەموال اليتامى حتى لا تأكلها الصدقة وبەرهێنان و سەرمایە گوزاری و بازرگانی بە مناڵی بە سەرمایی مناڵانی بێباوکەوە بکەن تا خێرات و زەکات و بەخشین و خەرجکردن نەیخوا و کۆتایی پێنەهێنێت. جوان دەست خۆش دکتۆر هەر لەم بابەتەیە لەم چوارچێوە بمێنمەوە باشە. بۆچی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەم حاڵەتە زۆرترە بینین؟ ئایا پرسیارەکە ئەمەیە ژینگەی هەرێمی کوردستان تاکی ئێمە تێگەیشتووە کە ژینگەیەک نییە بۆ بەکارخستنی سەرمایە یاخود نا خاڵی دووەمی پرسیارەکەم ئەوەیە کە ئێمە بێ ئاگاین لە پلانە ئیستیسماریەکان کامیان ئەمە؟ بێگومان هەردوو حاڵەتەکە هەیە بەڵام بە باوەڕی من حاڵەتی نەبوونی هوشیاری دارایی و نەخوێنەواری داراییمان زەرەری گەورەی لێداوین ئەگینا ئەوەندەش لە ژینگەکانی خۆمانە دەست و پێبەسترا و نەکراوین بەو شێوەیەش ڕاستە ئێمە لە ڕووی سیستمەوە سیستەمی دارایی و ئابووریمان سیستمێکی شکست خواردووە لە ڕووی سیستەمی بەنکیەوە سیستەمێکی پێشکەوتومان نییە لە ڕووی دەرچواندنی یاسا لە پەرلەمان چ لە ئاستی عێراق چ لە ئاستی کوردستان بۆ وەبەرهێنان یاسایەکی پێویستمان نییە و لە چوارچێوەی کۆمپانیا و پرۆژە زەبەلاحەکانە سەرمایەدارە گەورەکان ئیجبار نەکراون ناچار نەکراون کە پرۆژەکانیان ببێتە پرۆژەی پشکدار تا هاوڵاتی ئاسایی بتوانن لە ڕێگەی پشکێکەوە لە ڕێگەی دوو پشکەوە لە ڕێگەی زیاتر لە چەند پشکێکەوە بەشداری بکە بەپێی سەرمایەکەی خۆی بەڵام ئەوەی کە گرفتی ئەساسی و سەرەکیە ئەوەیە کە ئێمە خۆمان وەکو لە سەرەتای بەرنامەکەش وتم وەکو پێویست خوێنەواری داراییمان نییە کە چۆن بتوانین سەرمایە گوزاری بکەین ئێمە بەر لەوەی سەرمایە گوزاری بکەین بێگومان پێویستمان بە پاشەکەوتکردن هەیە پاشەکەوتکردن لەو داهاتە تێکڕای پسپۆڕانی ئابووری پێمان ئەڵێن پاشەکەوتکردن ئەرکێکی زۆرە مەلێ و ناچاریە بۆیە بەلای کەمەوە ئێمە ئەبێ لە ١٠٠ داهاتەکەمان لە هەر بارودۆخێکی ئابووریابین بە شێوەی ڕۆژانە یا هەفتانە یا مانگانە پاشەکەوت بکەین تەنانەت پێمان ئەڵێن داهاتەکەت کە گەیشتە دەست سەرەتا پاشەکەوتەکەی لێ جیا بکەرەوە دوایی خەرجیەکانت دەست پێ بکە بەڵام بە پێچەوانەوە ئێمە پێش ئەوەی داهاتەکەمان بێتە دەستمان بە شێوەی هەفتانە و مانگانە لیستی خەرجیەکانمان تۆمار کردووە و بە دوای خەون و حەزەکانی خۆمانەوەین کە ئەمە کێشەیەکی گەورەیە بۆمان بۆیە هەموو کەس لە ئاستی خۆی ئەبێ پلانی سەرەتا بۆ پاشەکەوتکردن هەبێ و لە دوای پاشەکەوتکردن هەنگاوێک بۆ ئەوەی ئێمە لە ژێر مەترسی و سەقفی هەژاریە بینە دەرەوە پێویستمان بەوەیە بەتەنها خۆمان کار بۆ پارە نەکەین چونکە ئەو مرۆڤانەی کە بەتەنها کار بۆ پارەکەن بەردەوام بە هەژاری ئەمێننەوە و بەداخەوە لە وڵاتی ئێمەیە کە خەڵک گردبوونەوە خۆپیشاندان
گەڕان شەونخونی دووعا و پاڕانەوە بە دوای دامەزراندن لە کەرتی گشتی و حکومی و تایبەتەکە کە ئەمە بە بڕوای من هەڵەیەکی گەورەیە، هەڵەیەکە کە ئێمە بە هەژاری ئەهێڵێتەوە لانی کەم ئەگەر خاوەن حاجە و پێویستی ڕۆژانەش نەبین ڕێگای دەوڵەمەند بوونمان لێگرێ. بەڵام ئەگەر ئێمە خۆمان توانای بیرکردنەوەمان هەبێت، توانای ئەوەمان هەبێت سەرمایە گوزاری بکەین لەگەڵ لە پاڵ ئیشکردنی خۆمانە، بۆیە ئەوترێ جیاوازی نێوان هەژار و دەوڵەمەند یەک شتە، ئەوەیە کە هەژار بەردەوام کار ئەکات بۆ پارە، بەڵام دەوڵەمەند پێچەوانەی کردوتەوە پارە کاری بۆکات. کەواتە ئێمە بۆ ئەوەی بتوانین قەفەزی هەژاری بشکێنین ئەبێ هەم خۆمان کار بکەین بۆ پارە، هەم پارەیەکیشمان هەبێت کارمان بۆ بکات. بەڵام بێگومان خەڵکی ئێمە لە ڕوویەکی ترەوە ئەوەش بڵێن کە زۆر جار خۆی داوەتە دەستی کەسانێک کە جێگەی متمانەی بووە بە ناوی جۆرا و جۆرەوە و سەرمایە گوزاریان کردووە. من خەڵکەوە بپرسم باش ئەگەر کەسێک خۆی نەتوانێت سەرمایەکەی خۆی بەگەڕ بخات، کەسێک ڕیکلام بۆ پرۆژەیەکی خۆیەکات ئەوێت پشت تەوزیعکات، ئەم پارەیە مەسەلەن تا چەندێک بتوانی بە سەلیمی بۆت بکارێتەوە. بێگومان ئەم بابەتە بابەتێکی هەستیارە. ئێمە کە وتمان وەبەرهێنان خاڵی نییە لە مەترسی زەرر، بەڵام ئیدارەدانی پارە ئەکرێ زەرەرەکان مەترسی زەرەر کەم بکاتەوە تا ڕێژەی لە 105 تا کەمتر لەوەش بۆ ڕێژەی لە 101 گریمانەی ئەوەش بکەین لە 100 زەرەر کەم بکەینەوە. بەڵام ئەمە دووبارە پێویستی بە کەسی پسپۆر، بە کەسی شارەزا، بە کەسی خاوەن تەجربە هەیە لە دنیای مامەڵەداراییەکان بە شێوەیەکی گشتی. تەنانەت ئیسلامی پیرۆز ئەوەندە بە گرنگیەوە بایەخی بەوە بەرهێنانداوە، بۆ نمونە زەکات کە خوای گەورە دەخاڵەتی وەکو پێغەمبەر سەڵسەم لە فەرمودەیەکە فەرمێ إن الله لم يرضى لنبي ولا لغيره بتدخل لموضوع زكاته، نبو پیغمبر ڕێگەی داوە نەبۆ غێری پێغەمبەریش، خۆی تەصنیفی کردو بۆ 8 بەش، یەکێک لەو 8 بەشە والغارمین. زانایان لە کۆن و نوێ بە تایبەتی زانایانی ئەم سەردەما پێیان وایە دانەوە و بژاردنەوەی قەرزی قەرزار لە ماڵی زەکات یەکێکە لەو هۆکارانەی کە ئینسان پشت ئەستورەکە بۆ ئەوەی لە مخاتەرە، لە وەبەرهێنان، لە کار و کاسبی ڕاستەقینە نەترسێت، بەڵکو حیمایەتی بکات نسبەتێ، چونکە 1/8 زەکات یعنی ئەکاتە لە 112.5 کۆی سەرمایەی زەکات، کە کۆی سەرمایەی زەکات ساڵانە لە جیهانە 100 ملیار دۆلار تێپەڕێنێ. بێگومان ئەگەر ئێمە ئەم 100 ملیار دۆلارە بتوانین 1/8 لە 112.5 وەرگرین بۆ ئەوەی بیکەینە داعیم و پشتیوان بۆ مستەسمیر و وەبەرهێنەکانمان لە کاتی مایە پوچبوونیشیانە ئەتوانین کۆمەکیان بکەین، بەڵام مایە پوچبوونێک نا کە خۆی لەسەر پوچی و هیچی بنیادی نابێ. هەندێک کەس هەیە بەداخەوە لە چوارچێوەی خەڵەتاندن و چاوڕاوی بێجێ و وەهم و خەیاڵ دروستکردن بۆ خەڵک بەڕێگایەکی هەڵەیابە، دوای شکستی خۆی ڕاگەێنێ و دوایی خۆیشی و ئەوانش کە ئەم ڕازی کردوون بەحساب بە وەبەرهێنان و گەشەی ئابووری و مامەڵەی دارایی، دوای هەمووانیان ئەبنە نێچیر و ئەکەون ئەبنە قوربانی و ئەکەونە زەرەرێکی قورسەوە. بۆیە ئیدارەدانی سەرمایە بە شێوەیەکی گشتی پێویستی بەوە هەیە کە ئێمە چاوچنۆکی تێدا نەکەین، بە قانزاجێکی کەم ڕازی بین لە پاڵ پارێزگاریکردن لە سەرمایەکانمان باشترە لەوەی کە وعد و بەڵێنێکی زۆرمان مەقازانج بدرێتێ. لە هەندێک شوێنە لەوانەیە ڕیکلام بکرێ ئەڵێ لە ماوەی 6 مانگە وەرە پارەکە 2 ئەوەندە لێ بکە، یعنی ئەگەر من بە 10,000 دۆلار وەبەرهێنان بکەم لە مایەی 6 مانگە ئەبێ بە 20,000 دۆلار، لە مایەی 12 مانگە ئەبێتە 40,000 دۆلار، کە ئەمە
خەیاڵ پڵاوێکی گەورەیە. ئەمە پێچەوانەی هەموو ئاماژە بازرگانی نێو دەوڵەتیەکانە لە ئاستی جیهانە لە ڕووی گەشەی ئابووریەوە کە تا ئەمڕۆ یعنی تاوێری بازرگانی نێوریۆ کە ئەعلا ناوەندی بازرگانی جیهانە مؤشری ڕێبەح ئاماژەی قازانجی بە لە ١٠ بۆ لە 130 ناوزەت کردەوە و بڕیایی لەسەرداوە. کەواتە ئەگەر ئێمە داهاتێکمان هەبێ بیخینە بواری وەبەرهێنانەوە لە ١٠ ساڵانە 15 ساڵانە 20 ساڵانە لە باشترین حاڵەتە لە 130 ساڵانە زیاد بکە، ئەوە توانیومانە دەستکەوتێکی گەورە بەدەست بهێنین لە ڕاستیە. و ئەگەر داهاتێک بتوانێت لە ١٠ معناوێ لە 7 ساڵە ئەتوانێت لە 100 زیاد بکات. بۆیە ئێمە لە کاتێکە هەنگاو ئەنین بۆ پاشەکەوتکردن ئەبێ پلانێکی وردمان هەبێ کە ئەو پلانە بە ئامرازێکی پیرۆز بۆ پێگەیاندنی خۆمان سەیری بکەین، چاوپۆشی لێ نەکەین، مامەڵەی دروستی لەگەڵ بکەین و دوجاریش دەرفەتی چاک و باش خاوەن متمانە و پێشینەی باش بدۆزینەوە بۆی ئیستیسمار و وەبەرهێنانێکی ئارام و لەسەر خۆی تێدا بکەین، دوور لە چاوچنۆکی، دوور لەوەی کە بمانەوێ بە فویەک و سەبرێک وەکو کابرا ئاڵێ لە میوانداریە چایەکی نابەسەریەوە دەمی سووتا و دوای سەیری سەقفی خانووی خاوەن ماڵەکەی کردوتیەوە بە چەند ئەم خانوەتان کردوێتەوە. خاوەن ماڵی زانی کە دەمی سووتاوە بە چایەکەی وتی کاکە بە فویەک و سەبرێک. ئێمە لە پلانی داراییە هەمیشە پێویستمان بە دوو شت هەیە. یەکەم بە زەمان، زەمان هۆکاری گەشەی ئاداراییە. دووهەم بە خودی سەرمایەکە و بڕی سەرمایەکە، یعنی بڕی سەرمایەکە چەندێک بێ نسبەتێک لەو قازانج بۆ تۆ بۆ من بۆ هەر کەسێکی تر ئیزافا بێت. بۆیە گرنگە ئێمە کە بتوانین بە شێوەیەکی قۆناغبەندی و تەدریجی ئیش لەسەر پاشەکەوتکردن دروستکردنی سەرمایە دوایی لەسەر بەگەڕخستنی سەرمایەکە بکەین، بەڵام بە گرنگیەوە ڕاوێژکاری دارایی و بەشداری لە خولی پێگەیاندن و هوشیاری داراییە بەشداری بکەین هەروەکو چۆن لە زانستەکانی دیکەیە بە گرنگیەوە ئەمانەوێ بەشداری بکەین. جوانە، دەست خۆش دکتۆر. کەواتە من ئەمەوێت بپرسم دکتۆر، ینی مەرجە ئیستیسمارکردن لە هەر پرۆژەیەکا بێ تاک ئەنجامی نەدا، ئەبێت دەستە جەمعی بێ، ئەبێ پارەکان کۆکرێتەوە و پارەیەکی زەبەلاح بێ؟ مەرج نییە نەخێر. ئێستا گەر ئێمە چیرۆکی بەشێکی زۆر لە دەوڵەمەندەکان بخوێنینەوە هەر لەم شارەی خۆمانە، هەیان بۆ گۆرەوی فرۆشتووە، هەیان بۆ شووتی و کاڵک و سەوزە و میوەی فرۆشتووە، هەبووە سنووری دوو وڵاتی بڕیوە 1 کیلۆ چای پێبووە لە مەرزێکەوە بۆ مەرزێکی تر ڕۆیشتووە 1 کیلۆ چای. هەموو ئەمانە لە کاتی خۆیان سەرمایە بوون، بۆ ئێستاش هەر سەرمایەیە. بۆیە دەستپێکردن بە شێوەیەکی قۆناغبەندی و تەدریجی دوور لە هەڵەشەی، دوور لە بینینی خەون و خەیاڵی گەورە و خراپ ئەکرێ هەم بۆ خۆمان دەست پێ بکەین، هەم بۆ لەگەڵ بەرامبەرەکانیشمان دەست پێ بکەین. بۆ نمونە مەوزوعی شەریکایەتی کە بەشێک لە فقهی ئیسلامی ڕەبتی لەسەر عقودی مشارەکاتە. عقودی مشارەکات یعنی ڕەخساندنی دەرفەت بۆ تۆ بۆ من کە لە پاڵ کارێکی ترا توانیومانە سەرمایەک بەدەست بهێنین، بەڵام دوجار ناتوانین خۆمان بچین ڕاستەوخۆوە بەرهێنان بە سەرمایەکەمان بکەین. بەڵام ئەحمەدێک مەحموودێک کۆمپانیایەکی فڵان ناوەندێکی بازرگانی دەستگایەکی دارایی ئەتوانێت وە بەرهێنان بەم پارەی ئێمە بکات. ئێمە لە ڕێگەی هاوبەشی لەگەڵ ئەوە بە شێوەی پشکداریا بە سەرمایی تایبەتی خۆمان ئەتوانین ئەم پشکداریە بکەین کە لە جیهانی ئیسلامیە بەداخەوە عقودی مشارەکات ڕۆڵێکی گەورەی هەبوو لە دێرزەمانە. بەڵام لە پێشکەوتنی ئەم سەردەمەی ئێستا و لەم جیهانگیریەی کە ئەمڕۆ ئێمە ڕوبەڕوو بووینەتەوە، مسلمانان نەمانتوانی لە کۆمپانیا و پرۆژە پشکدارەکانە سوودمەند بین، بەڵام ئەوروپا توانیان سەرەتا توانیان کۆمەڵێک کۆمپانیای گەورە لە شارەکانی خۆیانە، دوجار لە وڵاتەکانی خۆیانە، دوایی لە قاڕەکەی خۆیان، دوای عیبرە القارات. ئێستا ئەو کۆمپانیا بەناوبانگانەی کە لە وڵاتی من و تۆیە نەوت دەرەهێنێ ڕێگەوبانت بۆکە کوێیە، هەمووی کۆمپانیای دەرەکیە، نەک کۆمپانیای دەرەکی، بەڵکو لە قاڕەکەی خۆشت نییە، لە قاڕەیەکی ترەوە هاتووە. ئەو بۆچی توانی سەرمایە گوزاری بکات لە کاتێکە کە ئێمە وەکو مسلمان لە پێشترین لە خەڵک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ البيعان بالخيار ما لم يتفرقا فإن صدقا
وبين بورك لهما في بيعهما وإن كذب وكتم محق بركة بيعهما. پێغەمبەر صلى الله عليه وسلم وەک بنەما بۆ سەرکەوتن لەوە بەرهێنان و مامەڵە داراییەکانە دوو مەرجی بە پێویست زانیوە. یەکەم ڕاستگۆیی، دووهەم شەفافیەت، خستنە ڕوو، سەرڕاستی و ڕاستگۆیی لە مامەڵەکانە بێ پێچ و پەنایی. و لە پاڵ ئەمەیە ئەگەر ئێمە ڕاستگۆ بووین، ئەگەر ئێمە بێ پێچ و پەنا و شەفاف بووین لە مامەڵەکانمانە، لابودە بەرەکەتی خوا داوەزێت. چونکە پێغەمبەر سەڵسەم دوعای کردووە و دوعای ئەوڕەت نابێتەوە. بوریکە حتى نافەرمێ بارك الله في معاملتهم، نافەرمێ بوریکە، یعنی بە نەکیرە، یعنی بەرەکەتی خوا هاتوۆتە ناو مامەڵەکەیانەوە. کەسێ ڕێک بڕوە هەمیشە خوددا لە پشتێتی، کە خوددا لە پشتی بوو چۆنەکەوێت؟ ناکەوێت. ئێمە کێشەی گەورەمان ئەوەیە سەرمایە گوزار و وەبەرهێنی وامان هەبووە، یعنی کاتێک گەزانیاڵێ 20 ملیۆن دلار، 30 ملیۆن دلار، 50 ملیۆن دلار دەستی خۆی و سەدان خێزانی کردو بە ناو ئاگرە، دوایی کاتێیتە سەر هەواری خاڵیەکەی کە ئیفلاسی کردو و مایە پوچ بووە، ئەتەوێت لە ڕووی سیستەمی ژمێریاریەوە پێداچوونەوەی بۆ بکەی، محاسیبێکی نییە، جەردێکی نییە، داتابەیسێکی نییە، سجیلێکی نییە، هەر هەمووی وابەستەی خۆی کردووە. کە ئەمە کێشەیەکی گەورەیە لە ڕاستیە. ئەمە لە ئەوروپا، ینی هاوڵاتیەکە بەیانی کە ڕۆژە بێتەوە لە خەو هەڵەسێ لە ڕێگەی سیستەمی بۆرسەوە، ینی پشکی کۆمپانیەکەی کە هاوبەشی تیا کردووە لە بەرچاوە گرێت. یەکسەر ئەزانێ ئاماژەکەی بۆ سەرەوەیە، بۆ خوارەوەیە، پشکەکانی لە قازانجایە یا لە زەرەرایە یا وەکو خۆی ماوەتەوە. خاڵێکی دیکە لە مەجاڵی وەبەرهێنانە کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە هێلکەکانی خۆمان وەک ئەڵێن هەمووی نەکەینە سەبەتەیەکەوە. ئەگەر زیاتر لە پشکێکمان هەبوو، توانای پشکێکمان هەبوو، بە لە زیاتر لە ناوەندێکی بازرگانی و مامەڵەداراییەکانە بەشداری بکەین، بەڵام بە مەرجی ئەوەی ڕەچاوی حەڵاڵ و حەرام، ڕەچاوی سەرڕاستی ئەو کۆمپانیایە، ڕەچاوی هاوبەشەکانی، ڕەچاوی ئەسڵی ئیش و کارەکانیان بکەین. دکتۆر مەبەستەوەیە پارە نەکەینە یەک جۆر سیسمارەوە. گومانیتیانە ئەمە جۆر بێت هەموو ئەوانەی کە شرۆڤە داراییەکانەکەن و ڕاوێژکاری دارایەن و تەحلیلی مالیمان بۆکەن، ئیش لەسەر ئەوەکەن کە ئێمە زیاد لە ناوەندێک دەست بۆ بەرین، زیاد لە ڕێگایەک بگرینە بەر. بۆ نمونە سەرمایەکەی خۆمان بکەینە سێ بەش، کامیان زۆر ئیمتیازی هەیە بەلامان و گریمانەی قازانجی هەیە لە 140 لەوێدا بنێ، ئەوانی دیکە لە 130 لە 130 دابەش بکە بۆ دوو ناوەندی تر، بۆ ئەوەی لە کاتێکە کە ئەگەر خوا نەخواسە یەکێکیانت تۆ ڕوبەڕووی زەرەر ببێتەوە لە 160 بۆ 70 سەرمایەکەت پارێزراو بێ، بەجارێ نەکەویتە عرس. کامە یەکێک لە کێشەکانی ئێمەیە لە ڕاستیە کە سەرمایەدارەکانی ئێمە نەک بە تواناکانی خۆیان، نەک بە تواناکانی خەڵک، جاری وایە مغامەرەی لەوە قورستریشەکەن، بۆیە کاتێک کە کەوتن توانای هەڵسانەوەیان نییە، کە ئەمە هەڵەیەکی گەورەیە لە ڕاستیە. جوانە. وەکو کۆتا پرسیارم بە کورتی بێ سواس دەکەم دکتۆر، ئێستا لە هەرێمی کوردستان بەشێک لە سەرمایەدارەکانمان تەنها لەو پرۆژانەیە سەرمایە گوزاری دەکەن کە قازانجێکی خێرایان بەدەستێ. کۆمەڵە پرۆژە لەبیر کرابوون، پرۆژە ئیسیسمارکردن لە مەجای خۆراکە. ئێستا لە هەرێمی کوردستان ئەم مەجالە زۆر کەم. بۆچی تاکەکانی کۆمەڵگەی ئێمە لەم مەجالەیە ناتوانن سەرمایەداری ئەوەمان پێ ناکرێت لە مەجای خۆراکە، لە مەجای کوشت و کاڵە دەستی بۆ بەرین؟ گومانیتیان نییە. ئێمە ئەوەی کە لە ڕووی زانستیەوە پێی ئەوەترێت تڕوقی تەکەسۆب یا تڕوقی ئیستیسمار، ڕێگاکانی وەبەرهێنان سێ ڕێگان: یا بازرگانیە بەمانە فراوانەکەی، یا پیشەسازی وەبەرهێنانە، یا کەرتی کشت و کاڵە بە هەردوو بەشی میوە و سەوزە و ڕۆک و دانەوێڵە و ئاژەڵداری و پەلەوەرەکەیەوە. بێگومان ئەم دوانە سەرچاوەی یەکەم و کۆتایی توانە بازرگانیەکانی ئێمن. ئێمە بەرهەمە پیشەسازیەکانمان یا بەرهەمە کشت و کاڵیەکانمانن دوجار ئەیان خەینە بازاڕەوە، چ بۆ خۆمان یا بۆ دەرەوەی خۆمان، یا ناچارە بین هەناردەیان هاوردەیان بکەین و بیان هەیە ناوخۆ. بۆیە دەستبردن بۆ ئەم بوارانە وەبەرهێنانی ڕاستەقینەیە. بەڵام بەداخەوە لای ئێمە
و بەرهێنانێکی مەترسیدارەکرێت کە ئەویش بەشێکی زۆری ئەو وەبەرهێنانەیە کە ئەچێتە چوارچێوەی عقارات یعنی یەکەی نیشتە جێبوون و کڕینی عەرزە و خان و شوقا کە ئەمە بەداخەوە هەڵاوسانێکی گەورەی دروست کرد خەیاڵاتێکی گەورەی دروست کرد بە شێوەیەک کە ئێمە هەندێک دۆست و برادرمان هەیە کاتێ لە ڕووی دارایی و گفتوگۆکەین یعنی ئەڵێ لێرە پارە ئەبم لە لەندەن یعنی مەغزەن دووکان شوێن مارکێت ئەکڕم لەوێ هەرزانترە تا ئێرە بەمەرجێ کە ئەو داهاتەی لەوێ لە مانگێکە پایایەکە لێرە بە 6 مانگ پایای ناکات بۆ چونکە ئەو لەوێ سیستەمەکە یارمەتیت نادا کە تۆ گەندەڵی بکەی لەوە بەرهێنانە کە تۆ فڕوفێڵ بکەی کە تۆ خەریکی سپیکردنەوەی پارەبی لە ڕاستیە ئەم بوارە زیاتر بوارێکی مەترسیدارە کە خەڵکێکی پاک هەیە لە ناوەندەکەیە بەڵام خەڵکێک لە پشتی ئەوانەوە مەترسی گەورەی کێشەی ژیان و نیشتەجێبوونی بۆ ئەم کۆمەلگایە دروست کردووە بۆ نمونە ئێمە ئەگەر لە ڕووی سیستەمێکی پێویستەوە بمانتوانایە شارەوانیەکان بۆ نمونە باجی لەسەر زەویەک دابنایە کە دوای 5 ساڵ لە بەخشینی بە هاوڵاتیەک ناکرێتەوە ناکرێت بیناسازیتیان ناکرێت ئەمە ڕێژەیەک لە باجی لەسەردا بنایە دوای 10 ساڵ ئەگەر هەر نەکرایەوە ڕێژەکەی بەرز بکرایەتەوە ئەگەر دوای 15 ساڵ هەر نەکرایەوە ڕێژەکەی بەرز بکرێتەوە بۆ ئاستی کۆی قیمەتەکەی لە بازاڕە تا ئێمە بتوانین دەرفەت بۆ ژیانی خەڵک بڕەخسێنین و سەرمایەکانیش ئاراستە بکەین بۆ بوارێکی ڕاستەقینەی و بەرهێنان چ لە کەرتی پیشەسازیە بێ چ لە کەرتی کشتتوکاڵیا بێت چ لە کەرتی بازرگانیا بێت کە بەداخەوە ئەکرێ بڵین وەرە مەسەرەتانیەکەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەمەیە کە نە خەڵکەکەمان وەکو پێویست نەدەسەڵاتەکەشمان بیری لێ نەکردوەوە تا ئەمڕۆ بەداخەوە ئەم باسە زۆر هەڵەگرێ بەداخەوە منیش کاتم نەما سپاس بۆ ئەو وتە جوانانت ئەو زانیاریە بەهێزانت کاک دکتۆر ماندوم کردی زۆ سپاس بۆ بەڕێستان بەڕێز دکتۆر ئەبوو بەکر پێنجوێنی لە مەڵقەی بەرنامە ژێرخان لەگەڵم بووی زۆ سپاس بۆ بەڕێستان بینەرانی ئازیز و خۆشەوی سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش